ئەمە دیمەنی ئاگری کۆگای قیر و لەبادە یاخود ئیزۆگامە لە قەزای قوشتەپار کە دەکەوێت گوندی سێبیرانی ئەدۆ لێرە زیاتر لە 6 تیمی بەرگری شارستانی خەریک کۆنتڕۆڵکردنی ئاگرەکان زەرەر و زیانەکان یانی هەروەکو کارمەندەکان ئێرە باز دەکەن کە زیاترە لە 100,000 دۆلار چونکە لێرە کۆگایەک بووە هەم کەلوپەلەکانی لێ کۆکراوەتەوە هەم قیر و لەباد و هەروەها ئیزۆگامەکەی لێ دروست کراوە ئەمەی دەبینن ساتی کارەکانی بەرگری شارستانیە کە زیاتر لە 6 تیمیان لێرن بۆ کۆنتڕۆڵکردنی ئاگرەکە هێشتان بڵێسەی لە ئاسمانە لێرە هەروەها ئامێرەکان وەک شۆفڵ بەکاردێتن بۆ دۆزینەوەی سەرچاوی ئاگرەکە بۆ کۆنتڕۆڵکردنی لێرەدا دیوارەکان دەشتێنن بۆ ئەوەی بگەن بە سەرچاوی ئاگرەکە و بە تەواوەتی ئاوەکە بە ئاگرەکە بکەوێت لێرە هەروەکو لە دیمەنەکان دیاراوە سادی شکاندنی دیوارەکانی کۆگاکەیە و لێرە بە شۆفڵ دیواری کۆگاکە دەشتێنن ئەمەی لە ناوەیە هەموو ینی جۆرە قیڕێکە کە مەوادی خامی قیر و لبادە و ئەمە بە دیاریکراوی سێ کۆگا بووە یاخود دەتوانین بڵێن سێ کۆگا لە تەنیشتی یەک بووە کە هەر سێکیان بەهۆی ئەم ئاگرەوە دەڕابەکانیان و هەروەها باڵەخانەکانیان ڕووخاوە هەروەکو دەبینن بەس ئاسن ماوەتەوە و ئەمە دیمەنی هەوڵەکانی تیمەکانی بەرگری شارستانیە و هەروەها ئەم ئاگرا تا ئێستا بڵێسەی لە ئاسمانە و تیمەکان بە هەموو شێوەیەک هەوڵ دەدەن بە پێی زانیاری بەرگری شارستانی کە هیچ زیانێکی گیانی نەبووە و هەروەها زیانەمادیەکان یەکێک لە کارمەندەکان باسی لەوە دەکرد کە بای 100,000 دۆلار کەلوپەلی تێدایە ساعتێک زیاتر دەبێەوە لە ژۆری عملە ئیشان دەکرد هەر وەختێک زانیم دنیا بۆ ئاگر ئەو دوو کەرە ڕەشات درێت هەتا ئێستا کەس نازانی ئەوەیەکەی ئەو ئاگری چییە تەنها عملی لێبوو عملەکانش عارەب بوونە هاتی نەدرێت عملەکان هەموو لە دەرنە کەس نازانی ئاگر بە زۆر بەخۆی لە ژۆر هەموو بۆچی مادەی قیر و شتی وایە ئەوەی لە دیواری شتوا دەدەن ئەو مادەیە قیر و ئیزۆگام لەبادی دروست دەکات ئەو لەبادی دروست دەکەوانێک کە لە دیواری لە خانیان دەدرێت ئەو شتانەیە بۆ ئاگر بگریان ئەوە دووەم زارێرە ئاگر بگرێت ئەو معاملە دووەم زار ئاگری دەگری زارش کرد 2 سال لەوەی پێشتەسانەوە ئاگری هەمووی سوتا ئەوە دووەم زار على سازەوە دەیانگوی هیچ ناکە و ڕاماگرتێ و نازانم ئێستا ئەوای بەسات ئەوە دیاری